هەزاران نەمامی دارخورمای لێواری بیابانەکانی نزیک لە شاری کەربەلای ناوەڕاستی عێراقی ئاوادان کردوێتەوە. ئەو دارەی سمبولێکی نەتەوەی خەڵکی عێراقا کە سەر ڕای وشکە ساڵی و کۆمەڵی هۆکاری ژینگەی هێشتا دارخورماکان بە پێوە وەستاون. کۆکردنەوەی دارخورماکانی عێراق لەم پانتاییەی بیابان کە 1235 دۆنم زەویە 90 جۆر خورمای عێراق و وڵاتانی عەرەبی لە خۆکۆ کردوێتەوە. بە دڵنیاییەوە دارخورما وەک سنبولێک و شانازی خەڵکی عێراقە، هەر بۆیە دەستمان بە ڕواندنی دارخورماکان کردووە تاوەکو بگاتەوە ئاستی ساڵانی ڕابردوو کە زیاتر لە 30 میلیۆن دارخورما لە عێراقدا هەبوو. سەوزکردنەوەی ئەم بەشەی بیابان بە داری خورما لەلایەن مەزاری ئیمام حسێنی شاری کەربەلاوە بەڕێوە دەبرێت. 7 ساڵە دەستیان پێکردووە و لە کۆی ڕواندنی 30,000 دارخورما 6,000یان هاتوونەتە بەرهەم. پێشبینی دەکەن بەرهەمی ئەم ساڵیان بگاتە 60 تەن خورما لە چاو ساڵی 2021دا کە ڕێژەکەی کەمتر بووە. وشکبوونی دارخورماکان و مەزراکان لە ڕابردوودا بە هۆکاری جەنگی چەند ساڵی نێوان عێراق و ئێران بە ملیۆنان دارخورمای لەناو بردووە. ئێستا لە ناوچە سنوورەکانی بەدرە و جەسان و شوێنی دی عێراق وشکە ساڵی تەنگی پێ هەڵچنیون بە ملیۆنان دارخورما لەناو چوون. لە ئێستاشدا وڵاتانی دراوسەی عێراق لەو کوشتارگەیە هەر بەردەوامن. ئەو وشکە ساڵیە لە زۆر ناوچەکانی عێراق کەوتوێتەوە بە تایبەتی لە ناوچە سنووریەکان وەک بەدرە و جەسان و شوێنی دی پارێزگای دیالە. کاریگەری زۆر خراپی کردوێتە سەرکەرتی کشت و کاڵ بە هۆکاری سیاسەتی ئەو وڵاتانی دراوسەی عێراق کە سەرچاوە ئاویەکانیان لە عێراق گرتوێتەوە. جەنگ و سیاسەتی نێوان وڵاتان ئەگەر هۆکارێکی وشکبوونی داری خورماکان و مەزراکانی تر بن، گۆڕانی ژینگە و کەمی بارانبارینیش هۆکارێکی دیکەیە. پێشتر ئاوێکی زۆرمان هەبوو، ئاوی بارانیش لە شاخەکانەوە دەهات، بەدرا وەکو دەریای گوا بوو، بەڵام بەهۆی کەمی بارانەوە خەریکە زەویەکان وردە وردە وشک دادێن. بە پێی بیرروڕای شارەزایان کارتی کشتوکال لە عێراقدا لە قەیراندایە. دارخورماکان بە تایبەتی شارەزایان عێراقیان بە گۆڕستانی دارخورماکان ناوبردووە کە سەر ڕای جەنگ و وشکە ساڵی زۆری ڕێژەی خوێژ لە شەتر عەرەبدا سستی خستۆتە بژانەی ئەو درەختە ئازایی بیابان. کێشەی بۆنی زۆری خوێ لە ئەوەکاندا دەگەڕێتەوە بۆ ناوەندی ساڵی نەوەدەکان. ئەوەش کێشەیەکی دیکەی بۆ دروستکردوین بە تایبەتی بۆ ئەو کەسانی تازە باخی خورما بنیاد دەنیان. بە پێی ئامارەکانی بانکی نێودەوڵەتی دووهەم بابەتی هەناردەکردنی عێراق بۆ دەرەوە لە دوای نەوت میوەی خورمایە ساڵانە 120 میلیۆن دۆلار داهاتەکەیەتی. دارخورماکان بەبەرهەمن ئەگەر دەستی حکومەت و جوتیارەکان لەگەڵی میهرەبان بن. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا.